سرکردهی میدانی قدرتی خلق افکاری خلاق سلیمانیه کوردستان یەک زۆنە جەنابی هەمووی نییە دەموکراتنا سلێمانی بکرێتەوە بە سلێمانیەکەی جاران چۆ خوارەو نییە؟ نا خۆی نابینەوە لە هەموو وڵاتێکە مەعارەزار کورە من دەنگ نایە نابێ کاکە دەنگ نەیە ئەوە غەڵەت پەنجەم پیا نەکردو ناچێت تەبڕەتی ئەوە تۆ خۆی ئەوە ڕووی ئەوەیە خەباتم هەیە سیاستم هەیە هەموو شتێکمێ بەزێ سایی شتێکم نییە هەتا ماوە نایەتەم دوو دێگەڵەوە بێتیش سەقەتیەکە من بایکۆت هەموو انتخاباتەکان چوومە من ناچوو خەڵکینا کێ بەهێزە؟ بەهێز ئەوەیە قووەتی هەبێت پارەی هەبێت دەستهەڵاتی بەدەستەوە بێت بەڵام کێ بەهێزترە ئەوەیە کە خەڵکی لەگەڵ بێت ئەوە توی ئەوە ئێوان بڕیار دەدەن کێ بەهێز بێت بنیویدار ئەحمەد ئەمە بەرنامەی منە بۆ هەڵبژارتن هێشتا ماویەتی بڕیار بدرێت کێ بەهێزە؟ لە شاری سلێمانی لە کاتی بانگەشەی هەڵبژارتن پارتی داوا لە خەڵکی سلێمانی دەکات دەڵێ کاکە بۆ یەک جاریش بێت تاقیمان بکەنەوە عەسای موسا لە دەستی مەدانیە عەسای پارتیە دێین لە سلێمانی پروژە دەکەین جادەی بەرینی دەکەین خۆش دەکەین سلێمانی جوانە و جوانتریش دەکەین پروژەی ئاویش بۆ سلێمانی دەکەین بەڵام کە هەڵبژاردنەکان دێت خەڵ دەچێت سەر سندوقی دەنگدان بەشێکی زۆری خەڵکی سلێمانی ئەچوو بۆ یەکەتی مور دەکەن پارتی و یەکەتی لە شەراکەت و حکومڕانی شەریکی یەکترن لەسەر ئەرزی واقع ڕکابەری توندی یەکتر دەکەن پارتی دەڵێتن دوای هەولێر و دهوک دەین لە سلێمانی نفوزی خۆمان بەهێز دەکەین ئەمە بەرنامە منە لەم هەڵبژاردنە هاتووین لە سلێمانی بۆی بزانین کێ بەهێزە زۆر خۆشە ئەوە بە سوورانە بە ساقە و بم ئەمەشێتە ئەوروپا تو باشێ ساعت چۆنە خۆی هەڵدێت لە قوچارە ئەم دەبڕاستێومانەوە کاکە بە گرتمان مێ شتێ وای بۆ بە گردت دەم هەمومانەکەنە ژوورە وازمان لێ بێت ئەوە بە سەرروکی ماڕزان کردە ژوورێ بۆ بەداخەوە بۆ خۆ نابینەوە لە هەموو وڵاتێکە مەعارەزار کووە غاندی مەعارەزە بۆ نەگیرە خەری و عیدامیەکەن دوای بەڵام تا ڕێجمهور چەند ماندێلا بۆ ئێستا شازوار ژیرا بڵێ کابراەکە مەعارز بۆ یا ئەمان ئۆپۆزیسیۆن خۆ دوو ڕێجگە بەرلابن فقط دەنگیان پێدا وایە ئێستا هەڵبژاردنە لە سلێمانی دەنگ ئەدەم بۆ چی دەدەن بۆ دەنگەدەن بۆ ئازادی خەڵک دەنگەیە دەنگی چی؟ بۆ هەڵبژاردن بۆ ئازادی دەنگەیە خەڵک ئازادی وەڵای شەپارەم باتێ دەنگی بۆیە نەوەڵام بێ پارەش ستالین قسەیەکی جوانیە سلێمانی ئەڵێ گرنگ نییە کێ دەنگەیە گرنگەوەیەکی بژێری من ئەوەتەی پەنجە و مەرەکە بەیە پەنجەم پیا نەکردو ناچێت تەبڕەتی ئەوە تۆ خۆی ئەوە ڕووی ئەوەیە ئێسام ئازادێ بۆ من نەبێت ئەی بۆ چێبێت ئەوەی کامیشە دەنگی پێدەدەی بەدڵی تو ئیشی کردیە واللهی لە سەد تا سەد نە هەمووی لە سەد تا پەنجا ئیشی کردەوە بۆ عیلمە بۆی بزانێ لە سەد تا پەنجای خەڵکیشەکە کێ ئارزی لە دەنگە با بچێ دەنگ با چێ ئارزی بە لە ماڵە خۆی ئەتانەوێت چی بکرێت بۆ سلێمانی وەڵڵای چی نەکرێت جا سلێمانی کو هیچی پێ دیارە بۆ ئەوە هیچی بۆ نەکرا هیچ ئەوەشی کردوێ خێرەخوا کردوێتی تێگەی لێم ئەی حکوومەتی سلێمانی عاجز دەبێت لەو قسەی تۆ دەڵێ زۆرمان کردووە نابێ کردویانە شتیان دیارە جا پەنجیان دیارە بەڵام بەو امکانێتە کەس دەرەقەتی ئەوەی سلێمانی دەرەقەت ئێمە هاتیەوە تۆ خەبات بەڕێزی هەڵبژاردننی عێراقا ئەمە لە سلێمانی نەستا گرێمان ئەتۆ ئەستا خەڵک ئەتوێ کاتە وەکیلی هەموو ئەم شارە ئەتۆ بچەوە بەغداد چ دەکەی بۆ ئێرە من هیچی بۆ ناکەم بۆ کورد بۆ بۆی بەعمل نەماوە کورد بەعمل نەماوە
کو بەعەمەل نەماوە چی بۆ کرد ئەوە حکوومەتی چیان بۆ کردین بۆ میلەتەکە چیان بۆ کردین بڵێ فلانشتیان بۆ کردووی مادەم گلەیت هەیە تو دەبێ شتێکی باش بکەیت جا من کورە ناکەم ئەگەر بە من چاک نابێت ئەگەر گریمان خەڵک ئەتوی کردا وەکیل و دەستی توی بەرز کرد و دەڕودەی بڕۆ باغدا چ دەکەی ئەخە من بۆم ناکرێت لەبەرەوەی ئەوەی کە من بە تەمام ئەو دەسڵاتەی کە هەیەی ئەو نایکە ئەو کەس چکو لەبەرەوەی کورد بە عەمەل هیچ نەماوە یەک چ دەکەی هیچی مەسەلەن ئەو دەسەڵاتە ناکات جارە ئەوەی دزی و گەندەڵی لە وڵاتەیە هەیە بەعمل نەماوە هیچ کۆمەڵە خەڵک هەڵگریەوە بۆ ئاسمان کۆمەڵێکیش فەوتاوە تیا چۆتەوە بۆ کورد هەموو ناخۆشە کورد لە بەغدا کەم بێ شکەستی بێت ئەزانچی کورد بۆ خۆمان خراپین ئێمە کۆمەڵێکمانەچین هەچین یێرە بۆێ بین کۆمەڵێکمان لێوە شتێنەوە بۆ ئێرە ئەمە هیچ سیابەستە نیە ئێمە خۆمان یەک بووینە بۆ ئەوەی لە بەغا شتێکمان بۆ بکرێ بەڵام ناکرێت ئێمە یەک نابین پارە بەهێزترە سوڵتە بەهێزترە چەک بەهێزترە یان خەڵک خەڵک بەهێزترە خەڵک بەهێزترە لە هەموو شتەکان بەڵام خەڵک مەویست بوو هەتا نەوێت چی بوو سلێمانی بکرێت لە مەڵبژاردنەکە دەنگەدا مەڵبژاردنە سلێمانی بکرێتەوە بە سلێمانیەکەی جاران چۆ خوارەو نییە؟ سلێمانی بە 35 ساڵ نەبوو بێ بە سلێمانەکەی جاران بە هەفتەیە قەت نابێ بە سلێمانەکەی دەتانەوێت چی لێ بێتە سەر ڕۆژ سلێمانی بێتەوە بە پایتەختی ڕۆشنبیریەکەی خۆی بێتەوە لانکەی شۆڕش بێتەوە شوێنی چالاکی بێتەوە بە بەعس بەزێن بێتەوە بە داعش بەزێن سلەیمانی ڕۆڵە و کەسی هاتم لەسەر ڕفعاکم بینی نووسی بوو سلێمانی پایتەختی ڕۆشنبیری ئەوە نووسینی ئەوە دروشمی درەوشاو و بریقەدارە ئەجنا خۆی تۆ ڕاستە ئەوێ ئەبێ بە جەوهەری ئیشی دیار من دەنگ نایە نابێ کاکە دەنگنێ ئەوە غەڵەتی ئەوە نەتیجەی فەشەلە ئەوە زۆعفە ئەوە ئەضعف الئیمانە ئەبێ هەر دەنگ بی هاتوو تەمەنت هەیە خبرەت هەیە براجان تەمەنم هەیە خزمەتم هەیە خەباتم هەیە سیاستم هەیە هەموو شتێکمێ بەزێ سایی شتێکم نییە بە هەفتەیە سلەیمانی نابێتەوە بە سلێمانەکەی جاران چکی بانی بەفرە بارە ڕێگاجیرا بەس ئەم زۆنی کە ناوی سەوزۆر ناوێ ئەوە چییە؟ ئەوە کەسێکە ئەوە ئەوە سەرۆکی هەرێم بۆیە ئەمەنگە کەسێکی زیرەکە سەرکردەی مەیدانی قسەی کۆن ناکا سەرکردەی مەیدانی تەقلید و لافشایی نییە چیا کۆنە سەرکردەی مەیدانی قودرەتی خەڵک ئەفکاری خەلاق سلەیمانیە گەورە سلەیمانیە لەگەڵ قودرەتی خەڵک لەگەڵ بیرمەندەکان لەگەڵ فەعالی جەماوەری دنیا دنیای نوێ دروست دەکەین دنیای نوێ دروست دەکەین ئەو پارتی دیموکراتی کوردستان لەولا بەتەنیا یەکێتی نیشتمانی کوردستان لەم لا بەتەنیا چەند حیزبێکی کە هەیە لێرە معارەزە هەیە سەیرەکەی یعنی یەکدین کە باشە بۆ عێراق ناشکێنن ئەولا ئەملا بکەنە یەکلا پرۆژەیەکی مانسوور بەرزانی ڕێز و حرمەت نێ بووی هەتا ماوە نایەتەم دوو دێگەڵەوە بێتیش سەقەتیەکە ئەمڕۆ کوردەکەی ئێدەبا یەک گرین دەبا یەک دەنگ بیت خۆ بۆ بەغا کاکە خۆ بۆ کوردستان یارە لە خۆیان کە کاکە لای ئێمە وەکو پارتی من وەکو گەنجێکی پارتی و بە شانازیەوە پارتیم کوردستان یەک زۆنە ئەوەی کە لای ئێمە زۆنی کوردستانە نەک زۆنی زەرد و سەوز و نازان فڵان و فیسار بۆیە من داواکارم لە جەنابەت وایە لا ئێوەی پارتی زۆنێ لەش ڕای بتۆ ڕئی خۆت جەنابی هەمووی نییە ئێمە خەونی گەورەمان هەیە ئێمە ئەمانەیە بەرەو پێش بچین بەس بەداخەوە بەڕاستی پێ بڵێم ئەوەی کە عەقڵی ئیداری لەم شارەیە وای کردی وێنەی حەقیقی ئەم شارەی شێواندووە کاکە بەڕاستی پێ بڵێم بۆ نەیتوانی موفق بێ ئەگەر پارتی نەبی ئەگەر یەکێتی نەبی کوردی دەرەجە دویت بەخوا دەرەجە ناڕات بەخوا دەرەجە دویت بەڵگە هەیە کاکە بەڵگە هەیە براکەم بەڵگە هەیە ئێستا چیاڵێ لەسەر ئەڵێن بەشدار نابین بایکۆتە بۆ بڵاوتان وەرە حەقی خۆت بدە هەڵبژاردنە دەنگ بدە من بایکۆتە هەموو انتخاباتەکان چوومە من ناچی ئەم جارە بایکۆتە لای من ئەمرەکە نەبوو دومەیسە حەزەکەم کیانێکمان نەبێ هەموو وەلی عەرەبی بەخیلیمان پێ بەرێ ئەوەنە کوردم هەموو کوردم خۆشیە وەکو یەک چاو چه پارتی بێ چه یەکێتی هەمووی شەهیدی داوە بەس داوایان لێکەم خزمەتی هەژار و چینی هەژار بکەن شتێکەیە ناوی زۆنی سەوز و زۆنی زەردە ئەمە هەر زۆر عیبە زۆنێکەیە ناوی زۆنی هەرێمی کوردستان زۆنی کوردستان ئێمە ئەمەمان نەکردووە
لەگەڵ زۆنی کوردستانە سەکەی جوان بەتوانین چاپلاکی بۆ لێ بدەین لە شاری سلێمانی کاتی قسە لەگەڵ هاوڵاتیان دەکەی لەسەر ئەدای دەستهەڵات و ئیدارەی ئەم شارە خەڵک بە هێوری قسە ناکات لە سلێمانی هەر هاوڵاتیەک بۆچوونی خۆی هەیە و تووڕەبوونی خۆیان هەیە خەڵکە بوو بە ئێمەی گوت کاکە دوو زۆنی بەسە بەس با بکەنە یەک زۆن پارتی لە هەولێری دهۆک دەربچێ بێتە ئێرە پرۆژە بکات هەبوو وتی نا کاکە نا لە سلێمانی پرۆژەش نەبێ ئێمە هەر یەکەتی هەڵەبژێرین با پرۆژەش نەبێتن ئەمە بەرنامەی منە لە سلێمانی هێشتا ماویەتی دەربکەوێت کێ بەهێزە